بەکارهێنانی ڤاکسین قسە و گفتوگۆی جیاوازی لەسەر دەکرێت بە تایبەتتر لەو کاتەوەی کە بازەوە کراوە ئەو فەرمانبەر و بە تایبەتتر فەرمانبەرانەی کە ڤاکسین بەکارنێنن و ڕووبەڕووی سزا دەبینەوە. لەم تەوەرەدا دەمانەوێت بزانین هۆکار چییە ئەو هاوڵاتیانی کە ڤاکسین بەکارنێنن و ڕووبەڕووی سزا بێتەوە وەگەر هات و هاوڵاتیان ڤاکسینیان بەکارهێنا و تووشی حاڵتێکی نەخوازراو بوون کێ قەرەبووی دەکاتەوە. بەکارهێنانی ڤاکسینی زۆرم لێ چ کاری گەریەکی دەبێت تایبەت بەم تەوەرە دەچینە لای میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر خاڵس قادر ڕاوێژکاری تەندروستی لا پەرلەمانی کوردستان کە لە ستودیوکانمان لە هەورێر لێرامانی میوانن. دکتۆر بەیانیت باش بێت باز لەوە دەکرێت ئەگەر بێت و فەرمانبەران ڤاکسین بەکارنێنن ڕووبەڕووی یاسا دەبنەوە و سزا دەدرێن. ئەمە هۆکارەکەی چییە کە ئەم بڕیارە دراوە تا چەندە ئەم بابەتە ڕاستە؟ بەڵێ زۆر سپاس بە ئەو دەرفەتە دیارە لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و خۆشبەختانە دوای سەرەڵدانی و پەیدابوونی ڤاکسین دژی کۆرۆنا دەتوانین بڵێن یەکێک بوو لە بەهێزترین ڕێگەکان بۆ ئەوی جارێشتر ئومێدی داوە مرۆڤایەتی کە بتوانرێ ژیان ئاسایی بکرێتەوە. لەبەرەوە ئێستا چەکێکی بەهێز دژی ڤایرۆسی کۆرۆنا بریتیە لە ڤاکسین. وەروها هەبوونی نەخۆشیەکەش لەبەرەوەی نەخۆشیی گوازراوەی زۆر خێرایە لە گواستنەوە و مەترسیشی هەیە لەسەر تەندروستی گشتی هەروەکو پێشووتر بینومان و ئێستاش بەردەوامە و مەترسیە. لەبەرەوە وەرگرتنی ڤاکسین بووە بە ڕێگە چارەیەکی سەرەکی بۆ خۆپارێزی بۆ پاراستنی خۆت و ڕاپاراستنی دەوروبەر وەروە کەمکردنەوەی مەترسیەکان و بە پێی یاساکانی یاسای تەندروستی گشتی لە عێراق کە کاری پێدەکرێت هەر سەرچاوەیەکی مەترسی بۆ سەر تەندروستی گشتی دەکرێت لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ڕێکاری یاسایی توندی بەرامبەر بگیرێتە بەر بە ینی هەر جۆرێک کە پێویست دەکات بۆ ئەوەی وا بکەین ئەو بارە تەندروستی بگەڕێتەوە باری ئاسایی خۆی چکە لە ئێستادا نەخۆشیەکە مەترسیە بۆ سەر تەندروستی گشتی ینی کاتێک کە کەسەکە توش دەبێت هەر بەتەنیا بۆ خۆی نییە بۆ دەوروبەری و تایبەتیش کاتێ بچێتە شوێنە گشتیەکان ئەوە بۆ ژمارێکی زیاتر لە خەڵک دەبێتە مەترسی. لەبەرەوە پەنابردنە بەر ناچارکردن لە وەرگرتنی ڤاکسین کارێکی دژی زانستی نییە و دژی یاساییش نییە چکە گەر بێت و سیرکەین ئێمە خۆمان زۆر ڤاکسینی ترمان هەیە کە بە شێوەیەکی ئیجباریە لە منداڵیەوە لە یەکەم ڕۆژی لەدایکبوونی منداڵەکەەوە بەرنامەی ڕۆتینی ڤاکسین هەیە کە ئەوەش بە شێوەیەکی ئیجباری ینی هەمووی دەبی وەربگری هەموو منداڵەکان تەنانەت تۆ کاتێک کە منداڵەکە دەنێری بۆ خوێندنگا داوای ئەوەی لە دەکرێت ئایا کارتی ڤاکسینی هەیە یان نەکەواتە ئەوەش دیسانەکە ئیجباریە ینی ئیجبارکردن بۆ وەرگرتنی ڤاکسین لە پێناو تەندروستی گشتی شتێکی ڕێگە پێدراوە. بەڵام بە دروستی بۆ بابەتی کۆرۆنا هەتاوەکو ئێستا بەو شێوەیە اتفاقێکی کۆگشتی یاخ بڵێن هاوڕاییەکی لەسەر نییە کەەوە خەڵک ناچار بکرێ بە هەموو شێوەیەک بەڵام هاتوون بە شێوەی جزئی بۆ نمونە لە شوێنە فەرمیەکان قەدەغە کراوە دەتوانین لە زۆر جێ قەدەغە کراوە و دەتوانرێت قەدەغە بکرێ و لەو شوێنانەی کە مەترسی هەیە یاخود سەرچاوی مەترسین دەکرێت پەنا بدرێتە بەرلایەنی یاسایی یاخود ڕێنمایی تایبەت بۆ پاراستنی تەندروستی گشتی. ناچارکردن کارێکی لە ئێستادا لەبەرەوەی لە بەرژەوەندی گشتیە بۆیە دەکرێت پەنا بدرێتە بەر ئەو ڕێگە چارەیە. باشە دکتۆر خاڵس باست لەوە کرد وتت ئێمە کۆمەڵێک ڤاکسینی دیکەمان هەیە کە هەر لە مناڵیەوە هاوڵاتیان وەریەگرن لە تەمەنێکی زۆر بچووکەوە ئەم ڤاکسینە وەردەگیرە بەڵام خۆشتر باسەوە کرد ڕەنگە ئەمە بۆ کۆرۆنا بابەتێکی دیکە بێت. لە ئێستادا وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنایەکە لە بابەتە تازەکان هێشتا خەڵک لێ ئەترسێ هێشتا کەسانێکمان هەیە بڕوان پێینێ کەسانێک هەیە کە دەڵێ من ڤاکسینەکەم وەرگرتووە بەڵام سەرڕای ئەوەش تووشی کۆرۆنا بووم. کۆمەڵێک موبەڕیر هەیە کە ڕەنگە هاوڵاتیان کاتێک کەسێکە دوێنی موبەڕیرت باتێ بڵێ من لەبەر ئەم هۆکارانە ڤاکسین نایم لە خۆم. لە ئێرەدا چی؟ لە ئێرەشدا هەر لە ڕووی یاساییەوە تۆ دەبێت ئیلا کەسەکە ناچار بکەی کە ڤاکسینەکە وەربگرێت ئەمە قانون چی لەگەڵ ئەمە ئاکات؟ ئەمە بەدەر لە تەندروستی حتمەن. بەڵێ ئەگەر وەکو گوتم گەر ناچار بوون زاندرا ڤاکسین وەرنەگرتن بۆ ئەو کەسە کە دەستا و شوێنە سەرچاوەیە بۆ بڵاوبوونی نەخۆشی بەڵێ دەتوانی پەنا بێبەر لایەنی یاسایی چکە پاڵپشتێکی یاساییش هەیە بۆ ئەوەی کە خەڵک لەو حاڵەتەدا ناچار بکەی بۆی ڤاکسین وەربگری. ئەو بابەتەی بەڕێزت باست کرد بەڵێ لە هەموو دنیا ماوە هێشتا خەڵکانێک هەن بەڵام زیاتر پێوەستە بەوەی کە تا چەند باوەڕیان هەیە یاخود تا چەند کەوتونێتە ژێر ئەو
ئەو پروپاگاندانەی دژی ڤایرۆسەکە دژی ڤاکسینەکە چکەوە هەل لە سەرەتای سەرەڵدانی ڤاکسینەکەەوە کۆمەڵێک خەڵک هەبوون دژی لەنی تاوەکو ئێستاش خەڵکانەکە لەوانێک و پێویست باوەڕیان بەوە نیەکە جۆرێکی ڤایرۆسی لەو شوێ هەبێ وەروە بۆ ڤاکسینەکەش هەمان شت یعنی بابەتەکە ڕەتکردنەوەکەی ئەوەندەی پێیوەستە بە خراپی تێگەیشتن ناهوشیاری لە ڤایرۆسەکە و لە ڤاکسینەکە ئەوەندە پێیوەست نییە بە مەترسیەکانی چکەگەر بێت و بەراوردی مەترسی ڤاکسینی کۆرۆنا بکەین لەگەڵ سەرجەم ئەو ڤاکسینانەی تر تەنانەت ڤاکسینی ئینفلۆنزاکە ساڵانە بەشێکی زۆری خەڵک شێوی خۆبەخشانە وەری دەگرن مەترسیەکانی کەمترە ینی ماکەکانی وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا زۆر کەمترە لە ماچی ڤاکسینەکانی تر کە بە ئاسایی خۆمان ساڵانە لەوانێت چەند جارێکیش وەرمانگرت بێت لەبەرەوە بەڵام مبەڕێرە سەرەکیەکە ئەوەیە زیاتر پێیوەستە بە کەوتنە ژێر کاریگەری ئەو پروپاگاندانەی کە دژی ڤاکسینەکە دەکرێتن ئەگەر نا لە ئێستادا زیاتر لە ملیارەک و نێو خەڵک لە سەرتاسەری جیهان ڤاکسینی وەرگرتووە تاوەکو ئێستا شتێکی ئەوتۆ دەرنەکەوتووە کەوا بڵێن مەترسیەکەی ئەوەندە زۆرە پێویست بەوە دەکاتنکەوە ئەو ڤاکسینەیە خەیان خەڵکانێک ئازاد بکرێنەوەی وەری دەگرن یان وەری ناگرێت چونکە تەنانەت ماکەکانیش کە سیر کراوە یەک لە 300,000 یاخود یەک لە 500,000 نیم میلیۆن کەس لەوانەیە ماکێک دروست بێ ئەوە بەراورد بە وانەی تر کە ژیانیان دەپارێزرێ کاتێک کە تووشی ڤایرۆسەکە دەبن یاخود لە سەلامەت دەبنەوەی کە ئەسڵەن تووشی ڤاکسینەکە بن کە سیر دەکەی سوودەکەی زۆر زیاترە لەو زیانەی کە ئەگەری هەیە بەڵێ ئەگەر تۆ هەر دەرمانێک کە بەکاری دێنی هەر مادێکی کیمیاوی تەنانەت هەندێک جار خواردن کە کەسێک دەیخوا لەوانێ بێتەوەی هۆکارێکی ئەوەی کە تەندروستی بە شێوکی زۆر خراپ تێک بچێت تا ڕادەی مردنی ژەنی ئەو ئەگەرانە هەمووی هەیە بەڵام لەبەر ئەگەرەکان زۆر لاوازە بۆیە پەنابردن بۆ ناچارکردن لە حاڵەتی پێویستدا ئەگەرێکی باشترە لەوەی کەوا لێ بگەڕێن خەڵکێکی زیاتر تووشی بێت باشە دکتۆر ئەم پەنابردنا بۆ سزادانی ئەم فەرمانبەرانە گەر بێت و ڤاکسین بەکارنێنن هۆکارەکەی ئەوەیە کە زۆرێک لە فەرمانبەران ڤاکسین بەکارنایەنن یاخود وەکو هاندانێک بۆ بەکارهێنانی ڤاکسین لە نێوان فەرمانبەران و دام و دەستگا حکومیەکاندا پەنای بۆ دەبن خۆی ڕاستی تاوەکو ئێستا لەلایەن وەزارەتی تەندروستیە بۆ شێوەیە پەیامی ڕوون نەدراوە کە ناچار دەبێت لەمە پاش خەڵک هەمووی ناچار بکرێنی ئێستا ئێمە بە هەنگاو دەست پێکراوە لە وەزارەتی تەندروستی لە هەرێم و لە عراقیش باماشێوە ینی سەرەتا لە نێو ناوەندە خوێندرگاکان دواتر مامۆستایان دواتر فەرمانبەران بەو شێوەیە نەک بکرێتە شتێکی ناچاری بە یەک هەنگاو ینی هەنگاو هەوڵی ئەوە دراوە لەگەڵیدا هوشیاری زیاتر کار بکرێ بەڕاستی لە ئێستاش زیاتر پێویست بەوە دەکاتن زیاتر کار لەسەر لایانی وشیاری و ڕوونکردنەوە بکرێ بۆ ئەوەی خەڵک خۆی قەناعەتی بێن پێویست بەوە نەکاتۆ ناچاری بکەیت لەبەرەوە بەڵام دەکرێت پاڵپشتی یاساییەکە بەکار بهێندرێ هەرچەندە تاوەکو ئێستا بە شێوەیەکی ڕوون لەلایەن وەزارەتی تەندروستی ئەوە ڕانەگەیەندراوە کە پێویستە سەرجەم هاوڵاتیان بەڵام وەکو گوتم هەندێک شوێن هەیە دەکرێت ینی هەندێک وەزارەت هەیە هەندێک شوێن هەیە تەنانەت ئێستا شوێنە گشتەکانیش باشە دکتۆر خاڵس بۆچی ئەمە پەیوەندیدارە بە هەندێک شوێنەوە بۆچی هەندێک شوێن دەتوانێت بە زۆرم لێ وا لە کارمەندەکانی یاخۆ لە فەرمانبەرەکانی ئەو دامەزراوە بکەی کە ڤاکسین وەربگرێت چکە خۆتەزانی کۆرۆنا پەیوەندی نییە بە دامەزراوێک و بە شوێنێک و بە ناوچەیەکەوە خۆتەزانی هەموو جیان و هەموو دامەزراوەکانی بەیەکەوە گرتوێتوانێ ئەگەر بڕیار بێ ڤاکسینەکە بە زۆرم لێ وەربگیرێت بۆ هەمووی نەبێ ئەو ئەگەر بۆ نمونە بە زۆرم لێژ نەبێ لەم حاڵەتەشدا بۆچی بۆ هەمووی نەبێ بڵێ وەکو گوتم لە کاتێک کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بڕیارەکە دەردەچێت دەبێتە ناچاری زۆرم لێ بۆ هەمووان بەڵام لەبەرەوەی تاوەکو ئێستا لە وەزارەتی تەندروستی بۆ هەمووان بۆ نمونە لە وەزارەتی تەندروستیش ئەوانەی کە سەفەر دەکەن ئێستا ناچارن ناچاریە ینی بزانە بە هەنگاو دەستی پێکردووە بەڵام نەبووتە شێوەیەکی گشتی و لەبەرەوەی چوارچێوە یاساییەکە هەیە بۆیە هەندێک وەزارەت ینی بەتابەتی ئەوەی کە باسی لێوکرا و ڕاگەیەندراوە لایەن وەزارەتی دادەوە بنەمایەکی یاسایی هەیە دەتوانی پەناباتە بەرەوەنی ئەو کارێکە کردێت و ناتوانانی ڕای بگری بڵێ شتێکت کردووە نایاساییە لەبەرەوەی بنەمایەکی یاسایی هەیە لە پێناو تەندروستی گشتیە بەڵام وەکو گوتم ئێستاش وەزارەتی تەندروستی زیاتر ئومێدی ئەوەی هەیە کە لە خۆبەخشانە خەڵک بەرەو وەرگرتنی ڤاکسینەکە بڕۆن ئێستاش ئومێدی ئەوەی هەیە زیاتر کارکردن لەسەر لایانی وشیاری ببێتە سەبەبی ئەوەی خەڵک ئێمە هانیان بدەین خۆیان بچن ڤاکسینەکە وەربگرن نەوەک پەنابینە بەر ناچارکردنیان باشە دکتۆر خاڵس لە قسەکان تا باس سێوەت کردوتت ئەگەر پێویست بێت ئەوە بۆیە ڕەنگە وەرگرتنی ڤاکسینەکەش بکرێ بە ناچاری دۆخی ئێستای هەرێمی کوردستان گەیشتوتە ئەو قۆناغی کە فەرمانبەر و هاوڵاتیان ناچار بکرێن بە زۆر ڤاکسین وەربگرن
ئێستا گەرباسی ئێستا بکەین ئەو چەند ڕۆژێ ئێستا بارودۆخەکە باشتر بووە لەلایەنی کۆرۆناوە چکە خۆشبەختانە لە نیهایەتی شەپۆلی پێشووتری کۆرۆناینە یعنی بەرەو نهایەت دەڕوا لە بەرەو ئێستا ژمارە توژوانی ڕۆژانە زۆر کەم بووە بەڵام لەبەرەوەی لە هەمان کاتدا ئێستا ئێمە ڕوبەڕووی مەترسی زۆرێکی شریتێکی تازەی ڤایرۆسی کۆرۆنا بووینەوە لە ئۆمیکرۆن کە ئێستا لە وڵاتانی دراوسێمان هەیە کە بەدڵنیایی دەگاتە ئێمەش چونکە ئێستا ڕۆژانە چەند وڵاتێکی نوێ حاڵەتی نوێی ڤایرۆسەکە تۆمار دەکەن ئێستا لە وڵاتانی ئەمریکا ئەوروپا زۆربەی هەر زۆری ئەوانەی کە توش دەبن زۆرە نوێیەکەیە ئەوە وا دەکاتن ئێمەش بۆ هەرێمی کوردستان لە ڕوبەڕووی ئەو مەترسیە ببینەوە ئێستاش کاتێکی زۆر باشە بۆ وەرگرتنی ڤاکسین ینی بۆی پێش ئەوەی ڤایرۆسەکە بگاتە ناو هەرێمی کوردستان تۆ ڤاکسینەکە وەربگری بەرگری دروست بکەی باشترە لەوەی لە کاتی سەرهەڵدانی پەتایەکە کە دەستی پێکرد ئەو کاتە بچی ڤاکسینەکە وەربگری چوان دەگزار لەوانەیە لەو حاڵەتەدا ئەوە تێکەڵبوونێک هەبێ لەوەی کەسەکە تووشیش ببێ بچێ ڤاکسینیش وەربگرێ بەڵام ئێستا ئامادەکاری باشترێنی بە بۆچوونی من و بەلایەنێکی زانستیش ئێستا پێش ئەوەی پەتایەکە دەستی پێکردووە وا باشە خەڵکان بە تایبەتی ئەوانەی گروپی مەترسیدارن زیاتر بڕۆن بۆ وەرگرتنی ڤاکسین بۆ ئەوەی پێش ئەوەی پەتاکە بگاتە هەرێمی کوردستان چووکە بە دڵنیایی دەگا لەبەرەوەی هەموو وڵاتانی دنیا دەگرێتەوە جێگەی کۆرۆنایەکەی پێشووتر دەگرێتەوە هەرێمی کوردستانیش لەوە بە دەرنابی بە دڵنیایی. باشە دکتۆر لە قسەکان تا زۆر ئاماژە بە خاڵێکەکەیش هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بۆ وەرگرتنی ئەم ڤاکسینە بە بڕوای تۆ هاوڵاتیان ئێستادا تا چەندە هۆشیارن ئایا پێویست دەکرێت لە ڕێگەی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە بە تایبەتی با بڵێن ڕێکخراوە تەندروستیەکان و سێکتەری تەندروستی بام کار بکرێت بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان؟ ئێستا ئاستی وەشیاری باشترە بەراورد بە پێشووتر یەن تا دێ زیاتر دەبێ ڕاستی چکە لە سەرەتادا زۆربەی هەرە زۆری خەڵک ڕەتیان دەکرد و ئێستا وانە ئێستا زۆرینە دەچێت بۆ وەرگرتن بەڵام هێشتا بەشێک ماوە ینی هێشتا خەڵکانێک هەن وەکو پێویست لەوانەیە باوەڕیان پێنەبی لە ئەنجامی باش تێنەگەیشتن لە ڤاکسینەکە لە ئەنجامی هەندێک کەتنە ژێر ڕێکلامەوە بەڵام ڕۆڵی میدیا لە ئێستادا زۆر کاریگەر دەبێت ئەگەر بێت و بە شێوەیەکی پۆزتیڤانە بە شێوەیەکی باش کار لەسەر هاندانی خەڵک بکەن بۆ وەرگرتنی ڤاکسین وەروە ئەو ڕئیانە چڕ نەکەنەوە چکە بەداخەوە بەتایبەتی لە سۆشیال میدیا ناوە دەبینین پەیام بەتایبەتی ئەوانەی کۆنن ینی هەندێک شت هەیە بڵاو دەکرێتەوە ئێستاش هی زۆر کۆنا ڕەت کرێتەوە بەڵام جارشتر دێن لە سۆشیال میدیا دەیسۆڕێنەوە بڵاوی دەکەنەوە گەرمی دەکەنەوە بۆ ئەوەی کاریگەری خراپ کاتە سەر خەڵکانی تر هەرچەند ئێستا بۆ هەموو لای ئیسپات بوو ئەو پروپاگاندانەی لەسەر ڤاکسینەکان دەیان کرد زۆربەی هەر زۆری هەمویان ناڕاست دەرچوون وانینە دەرکەوت کەوانیە بەڵام لەگەڵەوەشدا پێویستمان بۆ دەبێت زیاتر لایانی وشاریکاری لەسەر بکەین ئێستا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی پێم وایە باشتر دەتوانن ڕۆڵ بجێڕن چووکە لەوانەیە قسە لە نێو گروپە تایبەتەکان بە تایبەتی لە بەرەوەی ڕێکخراوەکان هەندێک تایبەتەن بە گەنجان بە ژنان بە هەر چین و توێژەکان ئەوانە دەتوانن کاریگەری باشتر بجێڕن وەروە میدیاکانیش بە شێوەیەکی ئەرەیانە قسەکردن لەسەر ڤاکسین و هاندانی وەرگرتنی ڤاکسین کارێکی زۆر باش دەبێت بۆ ئەوەی هەمومان هاوکاری یەک بین دوزار بۆی بتوانین ئەوەندە مەترسیەی ماوە بۆ کۆڕۆنا بتوانانی تی پەڕێنین ژیان بکەینەوە ژیانێکی ئاسایی. باشە دکتۆر خاڵس ئەگەر کەسێک ڤاکسینەکەی وەرگرت هەر لەو چوارچێوەی بڕیاری زۆرم لێی کە باس دەکرێت ئەگەر کەسێک ڤاکسینەکەی وەرگرت و زەرەری پێگەیشت تووشی حاڵەتێکی نەخوازراوی کرد ئەمە چۆن قەرە بووە کرێتەوانێ چکە کاتێکە تۆ بابەتەکە بە دڵخوازی خۆت بەویستی خۆت وەریەگرێگەر گرفتیشت بۆ دروستکە ڕەنگە بزۆر بۆت گرفتنێ بەڵام کاتێک کە تۆ ڤاکسینەکە بە زۆر وەرەگری کەسەکە ناوێت ڤاکسنەوە تۆ ناچارێکی وەری بگرێتەوە لە بەرامبەردا تووشی گرفتێکی دەکات ڕەنگە داوای قەرە بوو بکە ڕەنگە پێویستکە ڕێکارێکی بۆ بگیرێتە بەر ئەمە بەرچاو گیراوە وەکو گوتم ئەگەر کاتێک کە لە وەزارەتی تەندروستی و بڕیارە بۆ شێوێ دەردەچێت دەبێت ئەولایانە لە بەرچاو بگیرێتن ئایا مافی هەیە داوای قەرەبوو کە یان مافی نییە لەو حاڵەتانە چونکە وەکو گوتم تۆ ناچارکردنەکە لەبەرەوەی لە پێناو بەرژەوەندیەکی باڵایە تەندروستی گشتیە تەندروستی هەموو خەڵک هەمیشە گرنگترە لەوەی تەندروستی تاکێک ئەگەر بەراوردی نێوان تەندروستی گشتی و تاک بکەین لەبەرەوە تۆ کە پەنادەبێ ئەوەیە موبەڕیرەکەی تۆ وەکو بەڵام کاتێکە بڕیارەکە گوتم سەرتاسەری بوو دەبێت ئەوەش قسەیەکی لەسەر بکرێ ئایا ماف هەیە یان نا لە چه حاڵەتێک مافیەیە یاخود مافی نییە چونکە وەکو گوتمان یەک هەموو ڤاکسینێک و هەموو شتێک کاریگەری لاوچی دەبێت دوو گەرخۆ ئەو کەسە ئەگەر بێت و لە ئەنجامی
ڤاکسینەکە تووشی حاڵەتێکی ترسناک بێ بە دڵنیایی لە کاتی توشببوونی بە ڤایرۆسەکەش بە هەمان شێوە لەوانێت تووشی ئەو حاڵەتەوە بە خراپتریش ببێتن لەبەرەوە ئەوە ئەگەر ئەوە لەبەر چاو بگرین زیاتر قەنەعات بۆ دەکەنکەوە ڤاکسینەکە وەرگین باشترە خاڵشترت باس کردکە هەیە ڤاکسینیش وەردەگری و هەر توش دەبێت بەڵێ ئەوە ڕاستەوە بابەتێکی گرنگە دکتۆر خاڵزەکە بکرێت بە وەرگی قسەی لەسەر بکەی زۆر سپاس دەکەم. بەڵێ هەندێک کەس هەیە بەڕاستی بەخراپ بەکاری دێنن ئەو بابەتێنی بۆ منە دەڵێنەها ئەو تۆ ڤاکسینیش وەردەگری و هەر تووشش دەبی ینی بەڕاستی مەبەستەکە تێیدا چاواشەکردنە ئەجینا لە بنەڕەتدا کە باسی ڤاکسینەکە کراوە گوتراوە کە 100% ناتپارێزی ینی لە باشترین حاڵەتدا لەوانێت لە 95 پارێزراون ینی 105 هەردەمێنێ ئەگەر هەر هەیە توشبی هەموو ڤاکسینەکانی تری دنیا ئەوانەی کە بەردەوام ئێمە لە منداڵەکانیشمان داوە هیچیان لە 100% دڵنیایی نادنەوەی کە کەسەکە بەرگری 100% پەیدا بکە بە دڵنیایی ینی هەر توش دەبیەوە هەموو جۆرە ڤاکسینێک تەبیعەتی وایە ئەوە یەکەم خاڵ یەکەم بەڵام کەمتر ینی بۆ نمونە تۆ ئەگەر ڤاکسین وەرنەگری لەوانەیە 100% ئەگەری توشبوونت هەبێ بەڵام ئەگەر ڤاکسین وەرگری ئەگەری توشبوون 120 تا 130 یان لە باشترین حاڵەتدا یان لە زۆرترین حاڵەت لەوانەیە 150 بێت ئەگەری توشبوونت ینی ئەگەرەکەت یەکەم شت ئەگەرت کەم دەبێتەوە خاڵێکی خاڵی یەکەمێ خاڵی دووەم ئەوەیە کە ئەگەر ڤاکسینەکە وەرگری دوجار کە تووشی ڤایرۆسەکەش دەبی زۆر بە سوچی توش دەبی ئێستا لە دنیادا هەموو ئەوانەی کە ینی دوا راپۆرت کە لەسەر وڵاتانی ئەوروپا بڵاوکراوە لە سەدانەوەتی ئەوانەی کە ئێستا تووشی ڤایرۆسەکە بووینە و لە نەخۆشخانە وەزعیان خراپە داخل کراون ئەوانە کە ڤاکسینیان وەرنەگرتووە ئەوە خاڵێکی زۆر گرنگە تەنانەت ئەوڕۆ ئێستا وەکو بابەتێش باز لێو دەکرێت کە یەکەم حاڵەت بە گیان لە دەستدان بە ئۆمیکرۆن سەریەڵداوانی کەواتە تۆ ئەوانەی کە ڤاکسینەکە وەردەگرن ئەگەر تووشیش بن زۆر بە سوچی تووشی دەبن لەوانەیە ئەسڵان هەستیشی پێنەکەن لەوانەیە زۆر خەفیف بێ وە زۆربەی هەر زۆری حاڵەتەکانیش پێویستیان بۆ نابێ بچن ئۆکسسیژین وەربگرین یان لە نەخۆشخانە داخل بن ئەو دوو هۆکارە پێویستە ڕوون بێ لە هەموو هاوڵاتیان کەوە تۆ ڤاکسین وەرگرتنەکەمانێ ئەوە نییە 100% تۆ پارێزراوی ئەوە شتێکی زانستیە یعنی ئەگەر توشببوویمانێ ئەوە نییە ڤاکسینەکە ئیش ناکە ڤاکسینەکە ئیش دەکا بەڵام بە ڕێژێکی دیاریکراوە دووەم ئەگەر تووشیش بووی ئەوە زۆر بە سوچی توش دەبی. باشە دکتۆر هەڵبەت لە کوردستانیش خاڵشتر لە کوردستانیش تا ئێستا بمبورە لە کوردستان تا ئێستا ڕاستی تۆمار نەکراوە حاڵەتێک هەبێ ڤاکسینەکەشی وەرگربێ و گیانی لە دەستدابێ ئەو بەپێ ئەو زانیاریانەی کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ئێمە وەکو لێژنەی تەندروستی پێمانراوە. باشە دکتۆر هەڵبەتە پێشتر لە قسەکانتە ئاماژەت بەوە کرد هەر هاوڵاتێک ئەگەر ڤاکسینی بەکارێنا و لە ئەنجامی بەکارێنانی ئەو ڤاکسینە کە بەخواستی خۆی نەبوو بەپێی بڕیارەکە بوو تووشی هەر حاڵەتێک بوو لە هەندێک بارودۆخدا مافی ئەوەی هەیە داوای قەرەبوو بکات لە چ بارودۆخێکتا هاوڵاتی دەتوانێت داوای قەرەبوو بکات ناوە گوتم دەبێت لە بڕیارەکە ئاماژەی پێ بدرێت نەک ئێستانی ئێستا یعنی تا ئێستا بڕیارێکمانە تایبەت بەوە نەخێر بەڵێ نەخێر بۆ قەرەبووکردنەوە نا ینی ئەگەر بڕیارەکە بۆ گشتگیر بۆ هەمووان ئەو کاتە ئاماژەی پێ بکرێت کەسەکە مافی دەبێگەر ئاماژەی پێ نەکرا کەواتە تەنیا پشت دەبەسرێ بەو بنەما یاسای تەندروستی گشتیکەوە مافی داواکردنی قەرەبووی نابێ ئەوە دەوەستێتە سەر زۆری بڕیارەکە چۆن دەدرێت نەک ئێستا لە ئێستا چکەیت بڕیاری لەو شێوە نەدراوە بەرەوە ناتوانین بڵێن ئەو کەسێک کە ڤاکسینەکە وەردەگرێت و شتێک دەبێت مافی قەرەبووی هەیە یان نەوە دەوەستێتە سەر جۆری بڕیارەکەی وەزارەتی تەندروستی چۆن بڕیار دەدا ئاماژە بۆ بابەتە دەدا یان نا دەوەستێتە سەر ئەو بڕیاریان. باشە دکتۆر ئەوەی ئاگاداربی بە شێوەیەکی گشتی لە جیهاندا هاوڵاتیان ناچار دەکرێن بە زۆر ڤاکسین بەکاربێنرێت؟ بەڵێ لە هەندێک شوێن دەست پێکراوە لە هەندێک وڵات دەستی پێکراوەکەوە بە شێوەی زۆرم لێ بەتابەتی وەکو گوتم بۆ چوونیان بۆ شوێنی گشتی بۆ هەندێک فەرمانگەکان یاخود هەندێک دام و دەستگاتەنانە لە وڵاتانی ئەمریکاش ستاوانەی سەربازیەکان و شوێنە ئەمنیەکانەوانە لەژێر دەسەڵاتی حکوومەتن تونتر ئەوانە ناچار دەکرێن تەنانەت ئەگەر بێت و وەرنەگرن سزایان دەدرێت یاخود ڕێگان لێ دەگیرێتەوە لە شوێنەکە بچنە و شوێنە و دەوام بکەن ئەوە بابەتێکە دەکرێت پەنای بۆ لە هەرێمی کوردستانیش بەڵام پێم وایە ئێستاش کاتی ئەوە ماوە زیاتر کار لەسەر لایانی وشیاری بکەین خەڵک هوشیار بکەینەوە وەروە لەو حاڵەتانە تاکتاکانش بکۆڵینەوە بۆ نمونە ئەگەر بێت و لە شوێنێک خەڵکانێک هەن یاخود لە فەرمانگەیەک لەوانەیە چەند کەسێک هەبن باوەڕیان بۆ نەبێ یان نەیانەوێ ڤاکسین وەربگرن ئەوانە پێویست بۆ دەکا قسەیان زیاتر لەگەڵ بکرێ و شیاریان زیاتر پێ بدرێ یاخود هۆکارەکە بزاندرێ بزانین بۆچی بەو شێوەیە توندن لەسەرەوەی ڤاکسین وەرنەگرن دەکرێت بەو ڕێگانە هانی خەڵک بدەین ڤاکسین وەربگرن بێ ئەوەی پەنا بینە بە ڕێگەی ناچاری.
بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر خاڵس قادر ڕایشکاری تەندروستی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت بۆ ڕوونکردنەوەکانت ومێ دەکەین تەواوی هاوڵاتیان ئەو هۆشیاریان لابێت بەکارێنانی ڤاکسین لا بەژۆندی تەندروستی تەواوی هاوڵاتیانەوە کۆمەڵگەشت دەبێت بۆیە ئەو حاڵەتە دەرونی کە هەیە ڕەنگە بابەتێکی دروستکراو بێ لە هزری خۆیاندا ومێ دەکەین هەموو لایەک تەندروست بن.